پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، یعنی نەبوونی عیب نییە. وڵە خۆیە تەداوی مەکرد لێ 12 شەو خەوامیان لا خستخانە ئازادی هیچ ئیسفادەیەکی دەبوو. تەداویەکە ئەگەن 150,000 لێچێن ساقییانە هەبوون بی نەبوون بی سوال بکەی ئەوەی 1000 نەرمداتێ 1000 جەماڵیاوە بی. سڵاتان لێبێ پرۆگرامی میوانی توێن بەردەوامە لە گەڕان بە ناو شار و شارۆچکەکاندا. پرۆگرامی میوانی توێن بە سپۆنسەری سەرەکی سەرمایەدار مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. بۆ ئەمڕۆ هاتوونێت تا ناحیەی پردێ و لە نزیکەوە دەمانەوێت ئەم مامە بەڕێزە باسی ژیان و گوزارانی خۆیمان بۆ بکات. مامەگیان سڵاوت لێبێ دووبارە. سەلامخوا دەستخۆشی لە خۆتان و کەناڵەکەتان ئەەکەم بە خێربێنەوەبان چاوم دەستخۆشی لەو خێرخوازانە ئەەکەم کە یارمەتی فەقیر و هەژار و لە قومە و داماوەکە دەستخۆشی لە هەموو لایەکیانەکەم ماڵی هەموو لایەکتانە ئاوا بێ خێرتان بنووسێ خوا بە حەج بۆتان بنووسی ئیشەڵڵا خوا تەمەنی خۆتان و ماڵ مناڵتان درێژکە پایدارتانکە ئیشەڵڵا. زۆر سپاس مامەگیان بەڕێزت نەخۆشی و ئەمەلیات کراوی قاچت بڕاوەتەوە ئەتوان باسی نەخۆشیەکەتم بۆ بکەی چۆن ئەمەلیات کرای قاچت بۆ وای لێ هات؟ وەڵێ ئێمە قاچم لە نەخۆشی سوکەرەوە وەلیاتە ئێمە پێرێن شەکەرە چکۆ زبانی مەجیایە پێرێن شەکەرە خاچم ڕەسە بوو پەنجەکەم ڕەسە بوو چمانە کەرکووک دختە بەرێن بڕیەوە 3 دەماری بری لە مانگی 11ەوە من ئەو پەنجەکەڵەمە ئەمەلیات کراوە لەم دوای وتیان لە هەولێر دختەر وا هەیە و وا ئەمەلیاتەکە وا تەداویەکە هەڵیان بچمان بۆ هەولێر چمان هەولێرەوە بە ئەو هێنا خستخانەی ئەمریکی پیاڵێن چمان وێ نامانیان نووسی بۆ شەوەکەی بەرمانیانە خستخانەی مرێم لە هەولێر نازە تێراوەیە گە ئەنکاوەیە بەرمانیان وێنە ئەوێنە 2 پەنجەمان ساعەتیان ڕێ شەو ئەمەلیاتیان کرد 2,600,000 لێمان سن ئەم جاگەوتی کاکە ئیمکانتان هەیە ئەمە گشتە داوێکی وەرەقەیەکە گوتمان چار نییە قەرز دەکەین چار نییە 2 ملیۆنێکەمان قەرز کرد داحەق نهات تەواو نەبوو تەواوی نەکرد لێ سودەوە هاتی سیارەکەمانگرت ساقیان خەڵکە هەولێرە بە 35,000 ئەمانیان بردو ئەمانیان هاوردەوە گشت تەداویە 150,000 گشت تەداویە 150,000 ڕۆژی نەڕۆژی 2 ڕۆژاری ئەمە بۆچی ئەوەنێتی 150,000 بۆ تەداوی بۆ ئەوەنێتی ئەچێت ڕێن دەرمانەکەی گران و دەرمانەکەی ئەمریکیە و نازانم چییە و بۆکوم هەم نیم عالەمەکە وایە بۆ هەموو کەسێک بۆ هەموو کەسێ وایە بڕۆ ئەو خستخانە 100 بەبان و 200 بەبان و قۆبرا و قاچبرا و هەلوێنە گشتی بەچرا 4 ژوران هەیەکی لە ژوورەکەەوە ئەمەلیاتە کرد گشت نەفەری 150,000 لێچێنن. چەند ساڵە تووشی نەخۆشی شەکرە بوویت؟ وەڵای من تەقریبا لە 2000 و توش بوومە بەسە تا ئیمسال ماملیات. بۆچی قاچ دوای لێ هات کە ئیتر کەوتە ئەوەی کە ئەمەلیات بکەیت و بیبڕیتەوە؟ وەکو ئێمە ماڵمان لە کەرکووک بوو خاڵ حەوشە چاکم هەبوو 27 ملیۆنی خواردی دامە 14 ملیۆن
هەردوو چاوم ئەمەلیات کرد قاچم پەنجەمە ڕەشە بوو چونمان ئەمەی دختەری دووبەست و دیکاک بڕۆ ئەمەلیاتیکە چونمان خستخانە ئازادی دختەر بەرێم وتی کاکم بێ ئەمە ئەمەلیات بکرێن بڕیمە بوو ئەمەلیات ئەو پەنجەمیانە بڕیەوە لایەندا وەکو پەنجەمیان بڕی 3 دەمارشی بڕوی هینە ئەو دەبارانە وەڵا خۆیان تەداوی مەکرد لێ 12 شەو خەوامیان لا خستخانە ئازادی هیچ ئیسفادەیەکی نەبوو ئەمجا خانەیەک ماگەی لە کەرکووک مناڵەکانوتیان مەرم مەیبەرەوە ئێمە بەشکە لێرە سەرپەرشتیەکەین بەخوا 2 دختەر 3 دختەر بکەی چەندەدا بکەین چمان لە ئەمە خێرخوازە لە کەرکووک لە شاری تووبە کتابێکی بۆمان کەوتیان بڕۆ بۆ لای دختەر نەجا بۆ شۆرجە چبووینە ئاوا دەکەوتیم بۆشە کاکە بێ ئەلێرە بگرتو ئیتو ئەلێرە بگرێت تێنای پیرەژنەکەمەیە لە حەقم نایە ئەم دەودیم بکە وتم نایبڕم هەتا ڕەشم نایبڕم وە تۆ پەنجام ڕەشەوە بوو ئەمانش وتیان لە هەولێرم دختەرێکیمان هەولێر 2 پەنجامیان ئەمەلیات کرد ئەم دوایە خلا ئەو گەشت توش بوو بەس پەنجە توتە ماوە بەس ئەم پەنجامە ماوە ئەمە هەتوەرەم بڕێتەوە بەس خێزانەکەت لەگەڵ تا ئەژی چەند مناڵت هەیە و مناڵ زۆرە 6 کتمەیە خوالێت نەسێ کوڕەکانت کوڕەکان یارمەتیم ناکەن ئەووا قەلێکیان دەرکێ بدا خالیکی فرۆستۆ دایەتێ 15 ملیۆن زیاد بوو لە خانەکەی 100,000 بۆم ناردە 100,000 100,000 پارەی نیو تەداوی نییە ئەزانن کە تۆ وەسعەت وایە هیچ موچەیەکت هەیە موچە ڕایەکم هەیە پێشتر پێش ئەوەی کە تووشی ئەو نەخۆشیە بیت چی ئیشێکتە کرد پێشەوەی قاچت ببڕدرێتەوە پێشەوەی زوو ئەمەلە مەکرد ئەنی کرێکاری مەکرد ئەمەلەی بلۆک و هێن قایوگەشت بوو زەمان ماوەیە قایوگەشت بودم بۆ بلۆک هیچ بلۆک مەکرد لەوێ پەکم کەوت سارێ دای لێم پەکم کەوت مەماڵ ئەو قاچەی تریشت دوتت ئیش ناکە هیچیە هی ئەوەی کە سیارە لێ یاویت ئەمە سارە دای لێم ئەمە خزیە ئیش ناکە ئەمەلیات شتت نەکردو بۆ ئەو قاچەت ئەوێش ئام کردووە ئەی ناڵێ هیچیە کە ئاوا ناتوانانی بڕۆیت و خۆی تۆ قاچت ئێستا ئەمانت 4 پەنجەی بڕاوەتەوە ئەمە دەنگی بردا ئەمە دەنگی بردا کە لە ڕوێینە ئەم پامە چڕە ئەرز ناگرێ ئەبێ بە باوش مخەمە عەرەبانە بە باوش بێت لێدا لەبان ئەسکردەکە کاتێک کە ئەمەلیات کرای ئەو عەرەبانەی کە بینیمان لە حەوشە کڕیوتیان بۆ دابین کرا لە ڕێیان خستخانەکە کڕیوتە نەبەخ سعری گرانە 150,000 کێ هاوکاریت ئەکا تۆ پێویستیت بە خستخانە دکتۆر و مسلمانان یا هاوکاری مەکەن ماڵ هەموو لای کەناوابی لەگەڕێەوە گیانم بەخوایە و بە یارمەتی ئەم خزمانەیە کچەکانت سەردان تەکەن لە نزیک ئاگاداری تەکەن بەچیە کچی دەسادێکەیە بەخواتای قرێکیان کرێخانەیەکی بۆ نردوو کە خانێکی بکرێە 150,000 نردووی دامە تەدایەک و هاوچەم تۆ تەداویەکت بە 150,000 یانی ئەگەر بۆ نمونە کوڕەکانت کچەکانت هاوکاریت بکەنیان خێرخواست ئەگینا تۆ ناتوانانی هەموو نەوەڵڵای چاوە دوێنەندە ڕۆیشتم تەداویت هەبوو یان تەداویمە بوو بچمە تەوارێکە تەداویان کرد نەمتوانین بچم پارە نەوێ یە پارە بۆ مەکەن نایک چوتە وێنە تەداویەکە ئەگەن 150,000 لێکێن ساقیانیە هەبوون بی نەبوون بی سوال بکەی گیانم بەخوای گیان بۆ دکتۆرەکان کاتێک ئەچی باسی گوزارانی خۆتی بۆ ئەەکەی یان باسی نەخۆش باسییان باز نەخۆشم بۆیان کرد باز حاڵ وەزم بۆیان کرد ئەوە تا تۆ بەرەقەیا لە ماڵە 2 ملیۆن و 2,600,000 لێم سەنە بۆ ئەو 250 ئەمەلیاتیان کرد ئەگەر حاڵت وانە بواە لەوانەیە بتوانیا خۆت ئیشە بکەیت و لەسەر پێی خۆت بوەستی بەس ئێستا تۆ پێویستیت بە هاوکاریە وەڵایی پێویستیم بە هاوکاریە مسلمانان ماڵێنە ئاوا بێ خێران بنووسێ خوا پادەشتی دنیا و قەیامەتیان بداتەوە یارمەتیمیان کردا لەم نەخۆشیە هاوچیەکان کوڕەکانت وەزعیان چۆنە ئەوان دۆخی وەڵای کوڕەکان ویەکیان وەزیان باشە بەس نەخۆشە ئەوە کەمانش قەرزارە هەتای تاهناتە بۆدام هەر سەردانیشی سەردانیش ناکە لەبەرەوەی نەخۆشەیان لەبەر ئەوەی کاوی ئەو پارەم مەدا بۆ باوکم سەرفی مەکە بەدایکێوی بۆ باوکم سەرفی مەکە پارەکە بدە من ئەوە ها ئەمرێ پارەکە بدەنە من
بەداخەوە پاداشتی باوکی ئاواداوە ئەربەخ نەوەخوا ئەلم نەخۆشی ئەوە چەندێک لە کەرگووە هاتمەتەوە هەتا لە ناتە بڵێ باوە چۆنی تەلەفۆنێکی ناکەم. ئەی بۆچی ئێستا دڵت پڕە لەبەر ئەوەی کە سەردانت ناکەیان کە ئەو قسەی کردووە؟ وەڵی تاوان لە قسەکانیان هەدڵم پڕە و لە سەردان نەکردیان هەدڵم پڕە و لە یارمەتی نەکردیان هەدڵم پڕە و بە دڵپڕی دەری نایرێن هەچەیان دڵە پڕ بێ هەخۆ دەرە دەکەی. بەڵام لەوانەیە ئەو ئەگەر هاوکاری مادیشن نەکات سەردانێکت بکات تۆ بەوە دڵت پێی بگەشێتەوە. وڵی یادیان چۆ خوشکە بەڕێتەکەم دڵ بۆ ناگەشێتەوە تۆ تەلەفۆنەکە کوڕە گەورەکەم تەلەفۆنەکە تەلەفۆن چلم نەکا یارمەتی ئەم گۆڕیە نا ئەم شۆرێ نا بارم خەبان ئارەبانە نا تەلەفۆن چی لە تەلەفۆن بکەم من ئەمە بێت ئێرە لێرە خزمەتم بکە خزمەتم بکە هەیەکی دوو سەو بێن خزمەتم بکەن بڕۆنەوە یارمەتی دایکەکەیان بکەن. وای خێزانەکەشت کەوتۆتە تەمەنەوە توانای ئەوەی نییە کۆ بە خوتوانە ئەوەی نییە کۆی هیلاکان خۆی نەخۆشان هیلاکە زۆر هیلاکە بەدەست بنەوە خوا پاداشی بدات تۆ لە دنیا لە قیامەت گەلە هیلاکە بەدەست بنەوە. تۆ بەپێی ئەوەی کە هەچی پارەیەک دەستکەوێ و خێرخوازان بیان بە تۆ یاوتە بە عیلاجی خۆتی پێ کردووە ئەی بژێوی ژیانتان چۆنە؟ وەڵای بژێوی ژیانمانتە ئەوەیە بۆ کەبڕۆتی هەر لەسەر ئەوەیە ئەو بژێوی ژیان ئەمانە نییە برێ با خۆشی بژێن و بە شادی بژێن و هێن بێت ئەمەکە قەومی وەک ئەمان یارمەتیمانەکەن خواردنی لێ چێنە کەمەکەم بۆ دێشێ دێنە عیلاج و خلاص. یعنی بەپێی پێویست ناتوانن خواردن نەوەڵڵا بە پێی گوێرەی کێش ناتوانین لە دەمی خۆتان گرتوتەوە بۆ عیلاج ئەرەبەخ خۆتا ئەوە غرفەمان ئەو غرفە پەنکەیتیانە ناتوانین بشینین ئەوە کە پەنکەکەی ناکە ناتوانین بشینین بەرێکمان هاوتە بە قیش ناوردمانە ناتوان تەنکێ بشینی بێنی ئایبتێکەین و بۆی دابنین. داواکاری چییە ئەتەوێ خێرخوازان چیت بۆ بکەن؟ وڵاتی ئەوە لە دەستیانتێ دەستخۆشیان یەکم و ماڵیان ناوا بێ ئەوەشە لە دەستیان نایە هەماڵیان ناوا بێ دەستخۆشیان یەکەم دەستخۆشی لەو هەموو قەومێکەم دەستخۆشی لە هەموو برادەریەکەم دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەم و کاوانی چاویان لە فەقێ و چاویان لە جارە و چاویان لە داماوە من دەستخۆشیان یەکم و بەخێبێن و بانچاو. زۆر سپاس. ئەتەوێت چیت بۆ بکەن بەشکم لە ڕێی پرۆگرامەکە ئێمەوە کەسێک بێتە سەرخەت و بتوانێت هاوکاریت بکات لە ڕووی مادیەوە بێت لە ڕووی پێداویستی وڵاتە ئەوەی کە بێتە سەرخەت و ئەو کە بێتە سەرخەت و یارمەتی بکە ئەوە کابرۆتی ماڵەکەمە لێ معلومە و دەستخۆشیان یەک و ماڵ هەموو لایەکتان ئاوا بێ و ئەوەی شتێکم بۆ بکە ئەوەی 1000 دینار بداتێ 1000 جار ماڵی ئاوا بێ. یعنی ئەگەر کەسێک بە 1000 دیناریش هاوکاریت بکات تۆ مەمنون خوام مەمنون ئەو خێرخوازان مەمنون ئەو کەسان ماڵاوای ببینە ئەو کەساکەم کە یارمەتی مەکە. ئینشەڵڵا ئێمە دیارەکمان پێیە لەلایەن سپۆنسەرەکەمان مەریوانی حاجی جەمال بۆ بەڕێزت ئینشەڵڵا بەشکم بتوانی پێداویستێکی کەمیش بە پێی دابین بکەیت. ئەڵتان ئاوا بێ خێر بنووسێ دەستخۆشی لێ یەکەم ماڵ هەموو لایەکتان ئاوا بێ و ماڵ هەموو قەومی ئاوا بێ دەستخۆشیتان یەکەم بۆ ئەوەی ئێمەتان بەسەرەوە کردە. پرۆگرامی میوانی توێن لە ماڵی ئەم مامە بەڕێزە کۆتایی پێهات ئەوەی کە گوێبیستی بوون ژیان و گوزەرانی بوو هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. پرۆگرامی میوانی توێن بە سپۆنسەری سەرمایەدار مەریوانی حاجی جەمال کۆتایی پێهات. خواتان لەگەڵ. پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، یعنی نەبوونی عیب نییە.